نەوشیروان عەبدوڕەحمان لە قەزای دوکانەوە هاتووم سەرەتامانەکە بەشداریان فیستیڤاڵەمان کردووە لەگەڵ خێزانەکەم هاتوین بۆ ناسانی بەرهەمی خۆماڵەکان کە بەرهەمی زەیتی مارمان هێناوە ئێمە لە ڕاستیە ئێمە سەرەتا بەس وەکو ناساندنێک ئێمە بەرهەمەکانمان هێناوە لەبەرەوەی تازەیە زەیتی مار تا ئێستا لە کوردستان دروست نەکراوە ئێمە یەکەم کەسین کە دروستیەکەین بۆیە جارێ تازەیە بۆ خەڵک وەکو ناساندنێک زۆر سوودمان لێ بینیوە بەڕای من ئەم فیستیڤاڵانە زۆر ئیسپادەیان هەیە بۆ ئەو کەسانی کە تازە نەوێ بەرهەمێکی ناوخۆ دروستکەن یاخود بەرهەمێکی کارێکی تازەی خۆیان هەبێت زیاتر لە 4 ساڵ ئێمە مار بەخێوەکەین نزیکی 40 ڕژمارمان هەیە لە جۆری بێژەهرەکەی ئێمە مارانەمان بەخێو کرد سەرەتا وەکو حەز و خولیایەکی مناڵی من بەڵام دواتر بیرمان کردەوتمان باسوود لە بەرهەمەکانی وەرگین وەکو وڵاتانی تر کە زەیتی ماری ئەسڵیە کە بۆ کێشەکانی قژ هەڵوەرین و ڕیشپڕکردنی گەنجان و بۆ کۆمەڵێک لەم کێشانە خەڵک بەکاری دێنێ سوودی تەواوی لێ دەبینێت لە ڕووی زانستی و کۆمەڵایەتیشەوە دەمێکە لە کۆنەوە باس کراوە کە زەیتی مار هەموو کێشەکانی قژ چارەسەرەکە بەڵام زۆرێک لە بازاڕەکان کە زەیتی تەقلیدیان فرۆش خەڵکیان ترساندووە کە زەیتی ئەسڵی مار نەماوە بەڵام خۆشبەختانە ئێمە توانیمان وەکو یەکەم کەس لە کوردستان زەیتی ماری ئەسڵی بە بەڵگەوە پیشانی خەڵک بین و لایەنی پەیوەندیداری ژاگەدارەوەکو بەڕێوەبەرایەتی ئاسایشی سلێمانی و تەندروستی سلێمانی کە بە وردی ئاگاداری کارەکەی ئێمە کە هیچ مادێکی زیانبەخشی تیان نیە و هیچ مارێکی ژەهراوی بەکار نایانی لە دروستکردنی زەیتەکەیە شوێنی تایبەتم لە ماڵەوە بۆ دروستکردن بۆ بەخێوکردنی مارەکان و شوێنی تایبەت بۆ دروستکردنی زەیتەکە و شوێنی تایبەتیش بەجیا بۆ فرۆشتنی زەیتەکە لە نزیکی 3 مانگی کارکردنماندا زیاتر لە 300 فیدباکمان هەیە کە لە پەیجەکانمانەدامان ناوە کە خەڵکی ئیسپادەی تەواوی لێ کردووە زۆربەی ئافرەتان کە پێشتر بە چنگ قژیان هەڵەوەری ئێستا هەڵوەرینی قژیان نەماوە لەخوا بەزیادبێ خەڵک زۆر ئیسپادەی لێ کردووە هەرچی بەکاریش هێناوە ئێستا هاوڕەکانیشی بۆ لای ئێمە هێناوە و توێتی ئەم زەیتی مارە زۆر ئەسڵیە. بۆی خەڵک بزانێت کە ئێمە مارەکان ڕاستەوخۆ خۆمان بەخێوی شانەگەین و زەیتیشان لێ وەرەگرین بۆی بزانن کە ئێمە ڕاستەوخۆ کە ئێمە مارەکان چەند ساڵە بەخێویانەکەین و زەیتی ماری ئەسڵیان لێ دروستەکەین نەگۆگی بازار کە وڵاتانی ترایی هێن و مادەی کیمیایی تایە و بە 5,000 فرۆشن ئەڵەن زەیتی مارە خێزانەکەم زۆر هاوکارمەوە پاڵپشمە کە هاوکاری تەواوی کردوم لە دروستکردنی زەیتەکە و ناساندنی بەرهەمەکەشم ڕووی سەپۆرتەوە هیچ کەس و لایەنێک سەپۆرتی نەکردوم تەنها خێزانەکەم و کەس و کارم داهاتوو ئەمە ئاماجمانەوەی کە پرۆژەکەمان گەورەتر کەین لە باتی 40 مال من بتوانم هەزارانمان ڕابگرم و زەیتی بێژگە لە کوردستان هەموو ناوخۆی عێراق دابین بکەم و بۆ وڵاتانی دەرەوەش بتوانین بینێرین.